فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیماندارانی بەڕێز، عەقڵ یەکێکە لە بەخششە هەرە گەورەکانی خوای پەروەردگار. لە هەموو کتێبە شەرعیەکاندا باسی ئەوە دەکا کاتێ عیبادەت لەسەر مرۆڤ پێویستە دوای موسڵمان بوون کە خاوەنی عەقڵ و ژیری بێ، کە ئەوە گەورەی عەقڵ و ژیری لە ڕوانگەی ئایینی پیرۆزی ئیسلامەوە دەردەخات. بزانین عەقڵ لە لای زانایان چۆن پێناسە کراوە. جورجانی لە تعریفاتدا لە لاپەڕە 152دا دەفەرمێ: العقل مأخوذ من عقال البعير يمنع ذوي العقول من العدول عن سواء السبيل. واتو الشيء عقل لعقال وورجيراوە. عقال ئەو پەتەیە کە وشتریان پێ بەستۆتەوە. وشترێک وڵاخێک کاتێک کەوا بۆ ئەوەی خاوەنەکەی لە فەوتان بیپارێزێ، پەتەکە دەکاتە ملیەوە و دواتر بە سنگێکە بە زەویە دایەکوتێ، بەم شێوەیە دڵنیا دەبێت کە ئاژەڵەکەی لەدەست ناچێت. ئەوە پێ دەوترێ عیقال. ئەو عیقال ئەو پەتەیە کە ئاژەڵ کە وشتری پێ بەستراوەتەوە. عەقڵیش ئەوانەی کە خاوەن هۆشن دەگرێتەوە لەوەی کە ڕاستەڕێ لا بدەن، بۆیە ناونراوە عەقڵ. واتە عەقڵ ئەو بەهرەیە، ئەو شتەیە کە خوای پەروەردگار دەیدا بە مرۆڤ ناهێڵێت لە ڕێگای ڕاست لا بدەیت، ڕێگا هەڵدێرەکان و چەوتەکان بگری. هەر کەسێک خوای پەروەردگار ئەمەی پێبەخشی ئەوە عەقڵی پێبەخشیوە. عەقڵیش ئەو پەتەیە کە مرۆڤ دەگرێتەوە لەوەی لە ڕێگای ڕاست لا بدا و بەرەو ڕێگا هەڵدێرەکان بڕوە. گرنگی کاراکردنی عەقڵ لەوەدا دەردەکەوێت کە لە قورئانی پیرۆزدا، لە مانگی قورئاندا بەڕێزان قورئان بخوێننەوە. سەیری قورئان کە لە قورئاندا وشەی عەقڵ بە ئیسم نەهاتووە. لە قورئاندا کاتێک کە قورئان دەخوێنینەوە بە تەدەببور و لێوردبوونەوەوە بەڕێستان سەرنج بدەن، وشەکانی عەقڵ بە ئیسم نەهاتوون، بەڵکو بە فیعل. یعقیلون، تعقیلون، نعقیلو. وەکو لە قورئانە دەفەرمێ: ئینا جەعەلناه قورئانا عەرەبیا لعلكم تعقلون. وەکو سوورەتی زوخرۆف ئاەتی 3 پەروەردگار تعقیلونی بەکارهێناوە. وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير. سورة الملك آياتي دا. أواني كوالا دوزخان دلين لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير. أجر إما بمان بيستايو جيري من بكار بينايا ئێستانە دەکەوتینە دۆزەخەوە. ئەم ئاەتە قورئانیش پێمان دەڵێ بیستن پەیوەندی بە ژیریەوە هەیە. ئەو کەسانەی کە نابیستن، ئەو کەسانی کە قەت گوێ ڕاناگرن، ئەو کەسانی کە ئامادەنین لە قسەی خۆیان زیاتر ببیستن، عەقڵیان ناکەوێتە کار. لێرەدا بەڕێزان دیقەت بدەن، نەسمع ئەو نعقیل و نەسمعوی پێش نعقیل خستووە، نعقیلش بە فعلەکە هاتووە. واتە ژیریمان هەبوو، خۆ دەمانزانی دنیا شەوەیان ڕۆژە، سەرمایە گەرمایە، پارە چییە، زارە چییە، قازان چییە، بەڵام نەمان خستە بواری کارپێکردنێکەوە ئەم ڕێگا ڕاستەی ئیسلام لەگەڵ ئەم ڕێگای کوفر و سەر لێ شێواوی جەهەنەمان پێ لە یەکجا نەکردەوە. نەمانزانی ئەم ڕێگای بەرەو جەهەنەممان دەبا. بۆیە ئینسان ئەگە بێوە عەقڵی کار بکە ئەبێ گوێیەکانی بکاتەوە، جوان ببیستی، هەر قسەی خۆت حیساب نەبێ، قسەی خەڵکانی تریش وەرگری. لە ئەنجامی زۆر بیستندا ئینسان عەقڵی دەکاتە کار. جا ئەمە پێمان دەڵێ عەقڵ ئەگەر کاری پێنەکرێ و چالاکانە ئیژ نەکات سوودی چییە؟ شێت نەبێ هەموو کەس عەقڵی هەیە بەڵام عاقڵ نییە. هەموو کەس عەقڵی هەیە بەڕێزان بەڵام عاقڵ نییە. ئەینا هەموو کەسێک دەزانێ پارەی زۆرتر باشترە لە پارەی کەم، گەرمایە، سەرمایە، تینوێتیە، برسێتی، عەقڵی بمانە هەمووی دەشکێ. بەڵام ئەگە عەقڵەکەی نەخستە بواری جێبەجێکردنەوە و لە سەرفرازی دنیا و قیامەتی خۆیدا بەکاری نەهێنا، ئەگە عەقڵێک ئینسانی نەجێڕایەوە لە ڕۆشتە خراپەکان،
ئەگەر عەقڵێک ئینسانی نەگێڕایەوە لەو کارانەی کە مرۆڤ بەرەو جەهەنەم دەبەن ئەو عەقڵە کاری پێ نەکراوە. بۆیە قورئان هەمیشە بە شێوازی فعل عەقڵی بەکارهێناوە نەک بە ئیسم. پێمان دەڵێ ئەگەر عەقڵت هەبوو گرنگ نییە، ئەو عەقڵە کاری پێ بکرێ گرنگە. سەری زل دەوڵەت نییە، سەرێک گەورەیە کە عەقڵ و ژیری تێدا بێ. بۆیە مەحوی شاعیری گەورەی کورد فەرموویەتی سەر کە جۆشێکی نەبێ منزر کە تاڵم بۆ چییە؟ دڵ کە هۆشێکی نەبێ شیشەی بەتاڵم بۆ چییە؟ ئەم مێشکە چەند گەورە بێ و پڕ لە دەمارەخانە و ئەوە بێ ئەگەر هۆشێکی تێدا نەبێ ژیری تێدا نەبێ شوشەی بەتاڵە، زرکی تاڵە، هیچ سوودێکی نییە. سەرگە جۆشێکی نەبێ منزر کە تاڵم بۆ چییە؟ دڵ کە هۆشێکی نەبێ شیشەی بەتاڵم بۆ چییە؟ لە بەرامبەر عەقڵدا لە قورئاندا 16 جار وشەی ئەلئەلباب هاتووە. ئولو الئەلباب یعنی خاوەن عەقڵەکان، یعنی کڕۆک و ناوەڕۆکی عەقڵەکەی مەبەستە. بۆیە لە قورئانە وەکو عەقڵ بەکار هاتووە لە بەرامبەریە 16 جار لە قورئانە وشەی ئولو الئەلباب هاتووە، ئەلباب هاتووە، واتە کڕۆکی عەقڵ. ئیمامی کەفەوی ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی ئەلکولیاتدا لە لاپەڕی 1970 دا دەفەرمێ جیاوازی لب و عەقڵ لەوەدایە. اللب العقل الخالص من الشوائب. لب کە لە قورئانە هاتووە بریتیە لەو عەقڵەی کە پاک و پوختە لە هەموو چڵ و چیاوەکان بە کوردی خۆمان، لە هەموو ئەو شتانەی کە تەم و مژن بەسەر عەقڵەوە. فكل لب عقل ولا عكسه. هەموو لبێک کە لە قورئانە بینیت بەمانە عەقڵە، بەڵام هەموو عەقڵێک لب نییە، واتە هەموو عەقڵێک کڕۆکی عەقڵ نییە، ناوەڕۆکی عەقڵ نییە. ولهذا عقل الله الأحكام التي لا تدركها إلا العقول الذكية بأولي الألباب. وإلى قرآن باس كمال الشدة هذا فرمي لأولي الألباب، وهتخو خالشي لسر زويدا هموي عقليان هيا، بەڵام هیچیان عەقلیان ئەوەندە تیژ نییە درک بەو ڕاستیانە بکەن. ئەو کەسانەی کە لە هەموو شتێک ناوەڕۆکەکەی وەردەگرن و لە هەموو قسەیەکدا عەوداڵی نهێنی و مەبەستی ئەو قسەن، ئەو کەسانە ئولو الئەلبابن. وەکو سەید شەریفی جورجانی لە تعریفاتدا لە لاپەڕی 35 دا فەرموویەتی ئولو الئەلباب هم الذين يأخذون من كل قشر لبابة ويطلبون من ظاهر الحديث سره. کاتێک کە خەڵکی توێکڵی دەرەوە دەبینن، خاوەن ئولو الئەلبابەکان ئەوانەی کە کڕۆکی عەقڵیان خوا پێداوە ئەوان ناوەڕۆکیشت دەبینن. عامی خەڵک توێکڵی دەرەوەی شتەکە دەبینن، ڕووداوێک دێتە پێشەوە خەڵک دیوی دەرەوەی دەبینێ. کۆمەڵە خەڵک تایبەتمەندیەکیان هەیە عەقڵیان زۆر زۆر بەهێزە، ناوەڕۆکی شتەکە دەبینن. کۆمەڵێک خەڵک هەیە کە قسە دەکرێ هەر بە ئاسانی لێکێدەنەوە و قسەکە بە زاهری وەردەگرن، بەڵام لە ناو ئەواندا کۆمەڵە خەڵکێکی زۆر کەم و تایبەت هەیە کە ئولو الئەلبابن، لە ناوەڕۆکی قسەکە تێدەگەن، ئەزانن مەبەست و مەغزای قسەکە لە ناوە چی بووە. ئەم بابەتانەی کە باسمان کرد ئەمە تعریفی زانایان بوو بۆ عەقڵ بۆ ئولو الئەلباب. با بابەتەکە بە قورئان ڕوونکەینەوە. ئێمە لە مانگی قورئان داین خۆشەویستان. قورئانت زۆر خوێندوێتەوە؟ باش بیخوێنینەوە. کاتە زێڕینەکانمان لەم مانگە پڕ بەرەکەتەدا با بە قورئان پڕ بەرەکەت کەین. شەهر رەمەضان الذي أنزل فيه القرآن. ئەم ڕەمەزانە بۆیە خاوەن قەدرە، بۆیە ڕەمەزان لەناو هەر 12 مانگەکە بەتەنها ناوی هاتووە لەبەر خاتری نازڵبوونی قورئان. دەیجارێک کە ماڵەکانتان بکەنەوە شوێنی هاتنەوەی قورئان، کاتەکانتان لە خزمەت قورئاندا بەسەربەرن. زۆر جوانە ختمی باش بکەی، بەڵام جوانتریشە لەسەر یەک ئایەتیش جار و بارێک بوەستی، ورد بیتەوە لێی. ئەگە خەڵکی هەروە بە ختمی ئاسایی قورئان دەخوێننەوە ڕووکاری زاهیری دەبینن، هەوڵ بدەتەوە لە ئولو الئەلباب بی، لێی ورد بەوە کۆمەڵێشتی بۆ ژیانی ئەمڕۆ لێ دەربێنە، هەر وەکو بەهرەوەری قیامەت دەبی و بە خوێندنەوەی هەر پیتێکی 10 ئەجرت دەست دەکەوێت. لە خزمەت سوورەتی یوسفدا خوای پەروەردگار باسی ئەو کاتەمان بۆ دەکا کە یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ دوای دابڕانی چەندین ساڵە لە باوکی و لە براکانی چوونی بۆ میسر
بوو بە پاشا و عەزیزی میسر خەزێنەداری میسر گرانیەک هاتووە یوسف خەزێنەکانی پڕ کردووە خەڵک لە هەموو شوێنەکانەوە بۆ گەنم دێن ماڵی یعقوب پێغەمبەریش کوڕەکانی ناردووە بۆ ئەوەی بچنە میسر و هەندێک خۆراک بێننەوە لێرەدا کاتێ یوسف براکانی دەبینێ دایان ناسێتەوە ئەم جارە لیان دەپرسێ ئێوە چەند بران و چۆن بوون و بەڵە برایەکمان ڕۆیشتۆ و ناوی یوسف بوو خۆیان لێ ئاشکرا ناکە ئەی برایەکی ترتان هەیە ئەم برایەکی خۆی هەیە دایک و باوکی خۆی ئەوانی تر هەر برای باوچین ئەڵم بەڵە برایەکیشمان هەیە ناوی بونیامینە ئەڵە ئەم جارە بۆ ئەوەی بی سەرمێنن کە ڕازگۆن و درۆتان لەگەڵ نەکردوم براکەشتان بنیامینیش بێنن هەم بارە گەنم زیاد دەبنەوە هەم ڕاستی قسەکەتان دەسەلمێنن ئەوە نەشی گەنم و پارەکانیشی بۆ خستونە ناوە تموحیان دەخاتە بەر ئەوە عەقڵە یوسف بەم عەقڵ و ژیریە لەم کاتی گرانیەدا کۆمەڵە خەڵک بڕۆنەوە ئەم گەنمە جوانیان لەم برسێتیا بردوێتەوە بوژاونەوە پارەکانیشی لە ناودایە ڕاست قسەیەکیشیان دەرکاندەوە توێتی برایەکی تریژمان هێنایی بنیامینە باوکە گیانبابی بین ئەگە خوا دەکە ئەم پیاوە ئەم ڕێز و تەقلیەی بە تایبەت لە ئێمە گرتووە هەتموحی خستنە بەر وای لێکردن ڕای کێشانەوە جارشکە بێنەوە بۆی بە براکەی شاد بێتەوە بنیامین دەبنەوە خۆی بە بنیامین دەناسێن ئەم بابەتە لە قورئاندا هەمومان خوێندومانەتەوە بۆمان باس کراوە بیستومانە ئێستا دەچمە سەر ئەسڵی بابەتەکە خاوەن عەقڵەکان ئولول ئەلباب بنیامین چۆن گل بداتەوە هێشتا کاتی ئەوە نەهاتوو یوسف خۆی بە براکانی بناسێنێتەوە سەلامی خوای لەسەر بێ هێشتا کاتی ئەوە نییە پێیان بڵێ منی یوسفم و ئێوە ئەو برایان نەبوون کە منتان خستە چاڵەکەوە تووشی ئەو هەموو نەهامەتی و ناڕەحەتیەتان کردم نەجارێ سەبر بگرێ براکەی دەناسێتەوە جیای دەکاتەوە قسەی خۆی لەگەڵ دەکا خۆی پێ دەناسێنێ ئەڵێ من پێویستە جارێت تۆ گل بدەمەوە بەڵام چۆنت گل بدەمەوە ئەبێت تەکبیرێک بکەین تەکبیر ئەوەیە من ئەو عیارەیە ئەو پەرداخە ئەو سوراحەیە کە گەنمەکەی پێدەکەنە جەواڵەکانەوە دەیکەمە تایە تایەکەی تۆوە وڵاخەکەی تۆوە لە ڕێگادا کە ڕۆیشتن پیاوانی خۆم پۆلیس و ئاسایشتان بە شوێنە دەنێرم ئەڵێم عیارەی مەلیک دزراوە ئێوانش دەڵێن ئێمە دزنین ئەڵێن دەگەڕین بنیامین تۆ ئاگادار بە ئەمە پلانێکی زۆر عاقڵانەمان داناوە بۆ ئەوەی کابت جەڕمەوە قرآن پیرۆز دەفەرمێ فلما جهزهم بجهازهم جعل السقاية في رحل أخيه ثم أذن مؤذن أيتها العير إنكم لصادقون بانجان کردن هو خاون کاروانیەکان بگەڕێنەوە ئێوە دزیتان کردووە قالوا وأقبلوا عليهم ماذا تفقدون وتیان چیتان لێ بزر بووە قالوا نفقد صواع الملك ولمن جاء به حمل بعير وأنا به زعيم ئەوەندە بە ژیری پیلانەکە دانرا بوو بۆ ئەوەی ڕاستەوخۆ نەڵێن شک نەکەن کەمە پیلانی خۆیانە وتیان کاکە هەر کەسێ بردوویەتی ئێستا پەشیمان بێتەوە پێش ئەوەی تەفتیش بکەین و بگەڕین بمانداتەوە لەوە ئەچێت لە بیری چوو بێ لەوە چێت لە دەستی ئێمە ترازا بێ هەستی پێکردۆ بمانداتەوە ئەوە دڵنیا بە باری حیوانێک باری حوشترێک گەنمی بۆ دابین دەکەین سەرۆکی ئاسایش و پۆلیسەکان وتی من خۆم بەرپرسم زەمانم لەوەی کە خۆم بۆی دابین دەکەم قالوا تالله لقد علمتم ما جئنا لنفسد في الأرض وما كنا سارقين وتیان سوێن بەخوا ئێمە بۆیە نەهاتوین دزی بکەین ئێمە پیاو خراب نین ئێمە لە برسانە هاتین ماڵ و مناڵمان ڕزگارکەین عەزیزی میسر یوسف پیاوەتی لەگەڵا کردین جاری پێشوو بارەکانی بۆ پڕکردین پارەکەشی داینەوە داوای لێکردین براکەشمان بێنین ئێمەش ڕازگۆ بووین براکەشمان هێنا بەخوا ئێمە دزنین قالوا پیاوانی یوسف فەرمویان فما جزاؤه إن كنتم كاذبين أي أجر إيوة دروتان کرد یەکێک لە ئێوە ئەو پیاوانەی دزی بوو پاداشتی چییە سزاکەی چییە ئەگە درۆتان کردو لەسەر ئێواش کرابوو قالوا جزاؤه من وجد في رحله فهو جزاؤه كذلك نجزي الظالمين وتیان لەلای ئێمە هەر کەسێ دزی بکە سزاکەی ئەوەیە خۆی دەبێ باجی دزیەکەی بداواتە خۆی بکرێ بە کۆیلەی خاوەن شتەکە وتیان لای ئێمەی بنەماڵی یعقوب ئەوەیە خۆمان ئەو بڕیارە دەدەین فهو جەزاؤه خۆی دەبێتە پاداشتی جەزاکەی خۆی دەبێتە کۆیلە کەذالیکە نەجزی الظالمین ئێمە ئاوا سزای ئەو کەسە دەینەوە کەستەم بکە و ناپاکی بکە و دزی بکە فبدأ بأوعيتهم قبل وعاء أخيه کابرا نەهات یەکسەر بچێتە سەر بنیامین بۆی شکیلیە نەکەن
زۆر بەوریایەوە لەوانی ترەوە هەر هەمووی گەڕا لە هیچیانە نەبوتیان با بۆتە هیچمانتیانە وتیان ئەو برایشتان ماوتیان ئەویش بگەڕێن وەڵا گەڕان ئاخر کەس لەباری بنیامی نابوو كذلك كدنا ليوسف أو عقلك بيوسف بخشرا ما كان ليأخذ أخاه في دين الملك لا برنامج دولة مصري دا نيتواني بنيامين بجارتوا بو نمونا ئەگەر بیوتایە هەر کەسێک بارەکەی تیا دۆزرایەوە ئەو پیاوانەی میسر کە گەنمەکەی پێوراوە دزراوە و لە بارەکەی ئەوە گیرە بە سزای میسری سزای دەدەین بە سزای میسری چی بوو بە سزای میسر دەوڵەتی میسر ئەو کاتەوا بووە هەر کەسێک دزی بکردایە دەیانگرت شتەکەیان لێدەستاندەوە هەندێکیان لێدەدا دوو قاتیش پێیان دەبژات یعنی ئەگەر کەسێک مەڕێکی بژادایە دووس لەشیان لێدا و دوو مەڕیشیان لێدەستاندەوە ئەگەر کەسێک تەنەکەیەک گەنمی بدزیایە هەندێکیان لێدەدا دوو تەنەکە گەنمیشیان لێدەستاندەوە یوسف نەیوت بە شەرعی خۆمانتان لەگەڵ دەکەین بە قانونی وڵاتی میسر چونکە ئەو کاتە نەیەتوانی بنیامین بجاڕێتەوە بەڵکو تۆپەکەی فرێدایە لایانی بەرامبەرەوە بە براکان وتی ئێوە خۆتان حکومتان چییە ئەگەر کەسێک دزی بکە حکمی چییە وتیان وەڵا هەر کەسێک دزی بکە دەبێت فەهوە جەزاؤه خۆی بارمتەی کردەوە خراپەکەی خۆی بێ وەڵا بێتە کۆیلە و عەبد و لە هەتا ماوە خزمەتکاری ئەو کەسە بکا کە دزی لێ کردووە وتی بە شەرعیەوە ڕازیم چاو لێ بەڕێزان ئەمە عەقڵە تۆپەکەی فرێدایە لایانی بەرامبەرەوە ئیشەکەی دایە دەستی ئەوان بەڵام بە قازانجی خۆی کاتێک گەڕان و تێیدا بوون وتی قسەتان نەما هیچ قسەیەکم نییە خۆتان شەرعی خۆتان کرد بەڵێ بەم شێوازە بەم عەقڵ و ژیریە گەڕایەوە بۆ لای خۆی براکەی جەڕایەوە ما كان ليأخذ أخاه في دين الملك إلا أن يشاء الله نرفع درجات من نشاء وفوق كل ذي علم عليم يوسف آيات حفتاب وحفتاوشش سورة يوسف آيات حفتاب وحفتاوشش أم بسر هاتا قرآنية بيمان دڵێ لە ژیانی ڕۆژانە تا تۆ کاتێک کە خاوەنی قەزیەیەکی ئەتوانی بە هەمان ئەو حکومە قسەکە بدەیتە بەرامبەر بەڵام بە قازانجی خۆت بێ ئەمە چێ تێدەگا ئەمە جاری وایە یاساناسێک پارێزەرێک مافێک دەژێڕێتەوە بەبێ ئەوەی بەرامبەر هەست پێ بکە بەبێ ئەوەی بەرامبەر هەست پێ بکە حەقی خۆی لێ وەردەگرێتەوە بە عەقڵ بە ژیری بە مەنتیق بە جوانی ئەمە ئولول ئەلبابن ئەمە ئەو عەقڵەیە کە زۆربەی گرفتەکانی مرۆڤ چارەسەر دەکا وەگە ئینسان خاوەنی ئەم عەقڵ و ژیریە بێ بە دڵنیاییەوە بزانە موسڵمانی بەڕێز لە زۆر گرفت ڕزگارت دەبێ زۆر کەس هەیە خاوەنی حەقا خاوەنی مافی ڕەوای خۆیەتی بەڵام نازانێت داوای بکاتەوە بە نەزانی داوای دەکات بە نەزانی لە دەستیەدا بۆیە بزانە شارەزا بە قورئانی پیرۆز بخوێنەوە فێری ئەوە ببە کاتێک کە ڕووداوێک ڕوودەدا لەسەرەوە سەیریکە یوسف ژیرانە بیری کردەوە ئەگە بە یاسای وڵاتەکەی خۆم کار بکەم ناتوانم بەنیامینی برام بێنمەوە لای خۆم بەڵام ئەگە بە یاسای خۆیان کار بکەن براکانم با خۆیان حکم بدەن کە خۆیان حکمیاندا قسەیان نییە مەجای تەکلیفی تیان نامێنێ داواکانم لە خوای پەروەردگار ئینشاءالله عەقڵ و ژیریەکی وامان پێ ببەخشێ بگەینە ڕادەی ئولول ئەلباب لە دەسەڵات و گەورەی خواورد بینەوە لە دروستکردنی ئاسمانەکان و زەوی ڕابمێنین و بڵین ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار یا ربی خوای پەروەردگار بە ژیری و بە عەقڵ دنیامان بەختەوەرکەی قیامەتمان ئاوەدانکەی کامەرانمانکەی آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم